سڵاتان لێ بێم کاتتان باش شڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەم جارش لەگەڵمان بن. ئەگەرچی نابینایە هاوڵاتێکی شاری دهۆک خاوەنی 8 کتێبە و 5 زمان دەزانێت و مۆسیقا لێ دەدات و یاریزانێکی باشی شەترەنجیشە. کۆمەڵە گەنجێکی باڵەکایەتی لە کارێکی سەرکێشی سەرنجڕاکێشدا لە ئاوی بەستەڵەکدا مەلە دەکەن. دوو هاوڵاتی دەربەندیخان بە سوودوەرگرتن لە کەمبوونەوە و زیادبوونی ئاوی ڕووباری سیروان دەتوانن ڕاوەماسی بکەن لە وەرزی ڕێگە پێدراودا و تێکەڵی دەکەن بە گۆرانی و کاتی خۆش لەگەڵ کارەکەیاندا بەڕێ دەکەن. هاوڵاتێکی دانیشتووی گوندی باغەمرەی نزیک شاری هەولێر بەبێ ئەوەی کە مامۆستایەکی تایبەتی هەبێت بۆ فێربوونی موزیک خۆی بۆتە مامۆستای خۆی و ئێستا کەسێکی شارەزایە لە ژەنینی ئامێری ساز. ئەو هاوڵاتیە دەڵێت کە پێش ئەوەی لە سەرەتاکانە فێری ئامێری موزیک بووم گۆرانیم دەگوت ئێستا و ئامێرە بۆتە بەشێک لە ژیان و بژێوی ژیانیشم لەسەرێتی. مندار بووم ئەوە 13 ساڵ بوو ئەمن لەبەر ئەوەی محەممەد عارف لێ دەدا لەگە عیسا بەرواری ئەوانە زۆر مەرەق بوو. دوایش هەندێک ماڵ هەبوون ئەم مندار بووم لە پشت ماڵی مە خیوەتیان هەدا مە لە سەیداوای بنمارمان منداری سەیداوایمە خیوەتیان هەردا بوو ئەوانە گەڕی دەبوون زۆر خۆشیان لێ دەدا یعنی چۆنا مشکە مەرەقم لێداگرت. ئەمیش بابم اختیار بوو کەت بوو بابم لە ماڵێ داکەمە بوو داچم پێم گوت گوتم دا دەبی سازەکەم لە بۆ بکڕی ورە پارەمان نییە نازانم چێ گوتم بەخوای دەمەوێتن هەستان داکەم لەگەرم هاتەکەن ئەو مارە گەڕیدانە ئەرێ بە قوربانم گوتی سازە کوێنێ بمادەنێ بفرۆشن گوتیان با سازە شیلۆ کڕین بە 6 دیناری لە بۆیان نەسب کردم و لە خۆشییان هاتووە مارێ خەنی بووم. وەستا مۆفەقە بوو بەخۆی تۆمارگای نەبوو لەکن وەستا پیرباری لەگە وەستا پیرباری ئیشی دەکرد وەستا پیربار تۆمارگایە بوو بەس مۆفەق تەزیل دەکرد وەستاش وەستا مۆفەق جیاز و ئەو شتانەی چا دەکردەوە تەزیلی قەدیم و تەزیلی فرێبس و سانک و ئەوانەی چا دەکردەوە بەمنی گوت ئەمن عینیبی دایم لەکنەوی بووم گوتی تەحسین بڕۆ سازەکەت بینە گوتم لۆ گوتی لەگە حەسەن ساوەشی تەزیل دەکەن لە ماری وەستا پیرباری ڕەحمەتی وەستا پیربار لە دراخانەی کەون بوو چوم سازەکەم بینە و شەمیشم دەکرد لەوێ دانیشتم لە 2 سعات تەزیلمان کردە بۆ حەسەن ساوەی 5 سال مارمان لە ئێران بوو لەوێ لەگە سەید عەلی سەدەشتی بووم لەگە ئیسماعیل سەدەشتی بووم ئاوازم لە بۆ دادەنارە بۆ اسماعیلی هەروە بێتەوە لەگە مستەفا شێوایی بووم لەگە ڕەسوی نادری بوویمە لەگە عەلی گەلەنانی بیمە لەگە هونەرمەندە گەورانە بیمە لەگە محەممەد خەلیفانی بیمە لەگە قادری مامەدی بیمە ئەلێوکانش لەگە کاک عارف عوسمانی حەسبم کردیە لە کاک عەبدوڵا برادۆست تەزیلی کرد هەروە بێتەوە لە بۆ مامۆستا قادر زیرەکی لە بۆ هاوبەی لە بۆ مشکۆی لەو گەعدانە زۆر دانیشتینە لە بۆ نەسیر شێروانی حەسبم کردیە
شارێک لە شاری سلێمانی بە شێوازێکی جیاواز شارەکانی بڵاو دەکاتەوە بە جۆرێک کە و شارەکانی ناکا بە کتێب بەڵکو بە زمانی جەستە و بە دەنگ بە ڤیدیۆ بڵاوی دەکاتەوە بۆی کە خاوەن پێداویستی تایبەتیش بتوانن لێ تێبگەن. خاوەنی ئەم بیرۆکەیە کە و شاعرەیە ئەڵێت کە ئەمەوێت لە داهاتوودا بەهرەیەکی زیاتر بە کارەکەم ببەخشم و بە شێوازێکی فراوانتر بڵاوی بکەمەوە بۆی کە بتوانن خاوەن پێداویستی تایبەتەکانیش لە هەستەکانم تێبگەن. کە ئەبینم هێشتاش دڵەکەت خۆشە پێم ئەڵێم خوددا ئەم شیرینە مەستێنە لێم تۆ پەنامی بەڕۆخی مردندا بڕۆم لێ ناگەڕی بیبەخشم گیان ئۆتم مەهێنەوە خەیاڵ دوور بە چێشترە. ئەم کارە ئەلبومێکی شعریە بە ناوی نازدارەوە تابەن هەموو ئەلبومێکی شعری هەموو ئەلبومێکە بە ناوێکە بێت ئەم ئەلبوم بە ناوی نازدارە بە ناوی دایکمەوەیە. بیرۆکەی ئیشەکەیان با بڵێ فۆرمی ئیشەکە بۆ جۆرەیەکە شەرحکردنی تەواوی تراکەکانە بە زمانی ئاماژە بۆ نابیستانی خۆشەویست. مەپرسە چۆنیت بەبێ من با نەکولێمەوە ئەوەندە لە خۆمانیم خۆم بە ئاستەم دڵم بەم ئامانجی ئەم بیرۆکەیە بەسەرکردنەوەی جیلێکی جوانی کۆمەڵگەیە کە جیلی نابیسانن بێگومان ئەوان لەم ئیحساس و لەم هەستە جوانانی کە لە گۆرانی و لە تێکستەکانە هەیە بێبەشن. ئێمە ویسمان لە ڕێگەی ئەم ئەلبومەمانەوانێ جارێکتر بەسەریان بکەینەوە لۆمەم مەکە کە پێت ئەڵێم خۆم بە هەموو دنیا نادەم. بێگومان پشتیوانانی ئەم پرۆژەیە هیچ جیهەت و لایەنێک نییە با بڵێن جێتێکی حیزبی بێ یا خۆڕێکخراوی بێ یا خول لە هەر شوێنێکتر بێت. ئەوانی کە پشتیوانی کارەکەی منن کاکە شازادە مامۆستا بەهارە هەروەها مامۆستا کە ئەمان پاڵپشتی کارەکەی من و سوپاسیانەکەم بەڕاستی و پرۆژەی داهاتووشمان کە بەم شێوازە بەردەوام بین بەرنامەم وایە لەگەڵ ستافە خۆشەویستەکەمە چەند ئەلبومێک تۆمار بکەین بە هەمان شێوەی ئەم تراکەکانی ئەم ئەلبومە بە زمانی ئاماژە لە گۆشەیەکە و لە شوێنێکەوە جارێکی تر ئەو هۆنراوەی کە من خوێنمەوە بە زمانی ئاماژە مامۆستا بەهار ئاماژەی پێ بکات و هیواداری نەویش کارێکی باش بێت و بەسەرکردنێکی جوان بێ بۆ جی لە جوانی کۆمەڵگە. پێم خۆش بوو چونکە کارێکی زۆر مرۆڤ دۆستانە بوو و هەروەها کارێک و تا ئێستا نەکراوە بۆیە بیرۆکەکە لای من باس کرد کە تەواوی شەکە لەسەر زمانی جەستا پەیوەندی بە زمانی جەستەوە هەیە چونکە بۆ ئەو کەسانەیە کە نابیستن بێگومان زۆر قورسە چونکە ئاماژە جیاوازە وەکو ئێمە شارەزایی ئەوێ بۆیە لە کاتی مۆنتاژە پێویست بوو کاتێکی زیاتری بۆ تەرخانکەین. هێندە مەڵێ باشیریاننا ئازار هەتا هۆشت لای بێت بە ئێشترە خۆتم مەهێنەوە خەیاڵ دوور بە چێشترە مەپرسە چۆنیت بەبێ من با نەکولێمەوە. هاوڵاتیەکی نابینا لە شاری دهۆک لە زۆر بواردا توانوێتی بەهرەکانی خۆی بنوێنێت. ئەو ئێستا خاوەنی هەشت پەرتووکە هەروەها زمانەکانی عەرەبی، فارسی، کوردی، ئەڵمانی و فەڕەنسی دەزانێت. جگە لەمانەش میوزیژنێکی لێهاتووە و یاریزانێکی باشی شەترەنجیشە. ئەو هاوڵاتیە ئێستا خوێندکارە لە بواری ماستەر لە یاسا و ڕامیەری. Split button submenu. Taskbar. بزوختی فیلی شتیدی چوگلک باجیرا آزاد عبدالرحمن حسین از الباجیر دوکی هاتیمه سر دنیای سال 1961 و هەلوێرێ من خواندنە سەرەتاییە دەست پێ کردی حتا قۆناغا سیە ئیبتیدائیە سیە بۆ من نەزیف چێ بۆ سەرێ من ژبەر من هیمۆفیلیایە هەی معنی بەربوونی خوێنی زگماکی ئەو بوو سەبابا هەندێ من ڕووناهیش دەستدا
پشتی هنگی 3-4 سالا مل بغدا خاند هر سرطایی پشتی هنگی مل دهوکی آمدایی خاند اش یکمین دهوکی ید کردستان بو موی وقتی و پشتی هنگی میاسای خاندی هر دیساب گل دهت یکمین و اسنوکه جی یه ماستری تخینه مل هر کلیا قانون یا دهوکی هذا باسمه سو پاس یا اس كمان عزفت كام أورجي لقدام من هشت برهمة نفسيني هين كتابا كردي وعربي وسر هندي راجي أزب زمانة شهرزامة إنجليزي فرنسي ألماني أخذم وتنفسم ومن إنيدا از سر في يعني أستانقات ريكيدا عن سر في كتنيرا من إنيدا از دريجي بدا ما خاندناخو غفو دو أبي أديو بجتن يعني پیغمبر يونسي رفض كير طاعة خدي بكاتن ديو يعني خدي دو ماغا لاي روحاني دا لاي بيواندي الجل خدي وكتابتوي الحمد لله جزء كامازن ياش جيانا من احتلال كري داگير كري بين جزء القرآن يجي من جبرن وإن شاء الله من إنيته زيادة الليبكة English proverbs. Items view list. New Microsoft Word document. هسنوكا كمبيوتري بكارتينم لابتوبي كمبيوتري آيفوني بجن قارئات الشاشة برنامجه أو تشتيت تسر شاشة بومرو فيد بيجت أو تشتمرو جيت كد سر شاشة بومد بيجت تهوكي رها يل سر نافيوي أبا ألند نافيوي كرا ألند مسج بجد رسالة فيد بوبن فيسي موبل كول هازنو كول كم دي بوچتن خودي يمازن دي دلت هوا تغيير كد أبا چرنگه او سپینه طبقه راش آره ابجد هر دزگاهی کی گیم اندام کل دف بد حتی آستکی معقولیتی اوی ببیند گیم اندامه بلا نبشتن که چوا یاسا شویهت گیرد اشتاجی گیرد اشتا شوی جید گیرد بس با عدل و عدالة جیه های نهوصا ام جيك فرقت فيها auf den کۆمەڵەگەنجێکی باڵەکایەتی دایانەوێت لە ناو بەفر و بەستەڵەکدا مەلە بکەن بەم کارەشیان ئەمان گیانەوەیە کە سەرنجی زۆری گەشتیاران بۆ جوانی ناوچەکەیان ڕابکێشن ئەوان لە ناوچەی چۆمان لە ناو گۆمی فێڵا و مەلە دەکەن بە مەشسەرکێشی گەورەیان بۆ خۆیان تۆمار کردووە. برو گۆمێ فێڵاوێ مەلەوانیەکەین لەناو ساڵ ئینشاڵڵا بە سەلامەتی چنێ دێنەوە دەبرا مەچوبینە پشتەوە چزانی بۆیە پاڵەوان مادەگەدا بەس کۆسە دەبێت نست قوپاتی بۆ ئەسی خوارێ من ناوم هەڵگەڕ عەزیز مەحموودە دانیشتووی خەڵکی قەزای چۆمانم
چەند ساڵێکە وەرزشی شەقەوانی ئەنجام ئەدەم بەڵام ئەو ساڵ بیرم کردەوە کە وەرزشێکی جیاوازتر ئەنجام بدەم کەوا تاکو ئێستا لە کوردستان ئەو وەرزشە ئەنجام نەدراوەویش مەلەکردنە لە ناو سەهۆڵ و بەستەڵات بەخۆی ناوچەی باڵەکایەتی ناوچەیە کە ساردا بەفر و بارانێکی یەکجار زۆری لێ دەبارێ ئێستا ئامادەیە مەلەکردن سەرەتاکە من وەرشەم ئەنجامدا تەنها خۆم بووم من یەکەم کەس بووم لە کوردستان وەرشەم ئەنجامدا بەڵام بەهۆی ئەوەی کە لە سۆشیال میدیا خەڵکانێک بینیان و برادەر و هاوڕەکانم ئەوانیش حەزیان کرد بێن ئەو سەرکێشی ئەنجام بدەن ئەو ساڵ بۆ سێم جار من ئەو سەرکێشی ئەنجام ئەدەم و زۆرترین هاوڕێش ئێستا پەیوەندی پێوە کردیمە و هاتین لەگەڵم ئێستاش لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ خۆشەویست هاتین بۆ گۆمی فێڵاو گۆمی فێڵاویش گۆمێکە لە کاتی زستانان تەنها سیارەکان دەبی دەبڵ بن هەتا ئەگەن ئەو شوێنە و کە هاتین بۆ سەر گۆمەکەش گۆمەکە بەفر و بەستەڵەکەی زۆری لەسەرە پێویستمان بە شتێک ئەبێ بیشکێنین تقریبەن 10 سانتیمە تا 15 سانتیم سەهۆڵە سەهۆڵەکەی بیشکێنین و ئەو کات بتوانین مەلەی تێدا بکەین مەلەکردن لە ناو سەهۆڵ حەزێکی تایبەتی خۆی ئەوێ وەرزشێکە جیاواز لە وەرزشەکانی ترە یعنی جیاواز لە مەلەکردن لە ناو ڕووبار و لە مزباع نوعێکی ترە نەکە لە ناو سەهۆڵ بکە لە ناو سەهۆڵ سەرکێکی زۆر زیاتری هەیە بەڵام ئێمە ویسمان ئەو سەرکێشیە ئەنجام بدەین و سەرکەوتوو بووین لەوەش و بەردەوامیش ئەبین و بەڕاستی خۆش کە سەرەتا ئەو جۆرە یاریەمدی کە مامۆستایان و برادران ئەنجامیاندا کە بەڕاستی سەرکێشێکی زۆر قوڕز بوو کە ئەوڕۆ ئەنجامندا مەلەوانی لە ناو سەهۆڵبەندان و ئەوانە سەرەتا زۆر قوڕز بوو کە سەهۆڵەکە ماشکاند و دوایی ئەو جۆرە چالاکیمان ئەنجامدا بۆیە ئێمە دەزانی کە مەنتیقی باڵەکایەتی لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی هەڵکەوتوو بەرز و مەسەلەن ناوچەکی شاخاواییە و بەفر و بارانێکی زۆری ڕووتەیەکات کە چەندین زۆری چالاکی لێرە ئەنجامە درێت کە مەنتیقەیەکی زۆر باشە وەکو سکی و ئەلفرۆد و ئەوە شێکێکە ئەوەش بەدەرنیە لەو چالاکیانەی کە پێویستە ئەنجام بدرێت وەکو سەرکێشی خۆشمان نەزانین هەموو جۆرە یاریەک لە حەزەوە ڕادەست پێکات هەر شتێکیش لە حەزەوە دەستی پێکرد گەشتبینیشین بۆیە کە لە ئایندەدا بتوانین مەسەلەن ئەو سەرکێشیە پێش بکەویت و لە چەند کەسێکەوە بیتە چەندین کەسی تر بۆ ئەوەی بتوانین چالاکی زۆر ئەنجام بدەین وەکو وڵاتانی تر خۆش ئێمە هەوڵە دەین ئەو وەرشە زیاتر پەرەی پێ بدەین و لە داهاتوویدا بتوانین کۆمەڵە گەنجێک کۆمەڵە شاخەوانە کۆمەڵە وەرزش دۆستێک کۆمەڵێک ئەوانێکەوە حەزیان لەو جۆرە سەرکێشیان ئەنجام بدەن بۆ ئەوەی بتوانین ساڵانە ئەو جۆرە وەرشە ئەنجام بدەین و بۆ ئەوەی بۆ مەنتیقەکەشمان بتوانین داهاتێک سوودێکی هەبیت و زیاتر بناسرێتن لە ڕووی دەرەوەی
زیاد بە ڕووی دەرەوەش بناسیین بەڵێ ئەمەش کەسانێکمان هەیە ئەتوانن ئەو زۆرە وەرشی و ئەو زۆرە سەرکێشیانە ئەنجام بدەن. هەموو شتە هەموو تەماشاکەی هەموو ئەمە لێرە ڕاشت. سەرحەد و کامەراند و هاوڵاتی دانیشتوی گوندی بانیخانن لە سەر ڕێگەی دەربەندی خانکەلار لە نزیک ئاوەخێری ئەو ڕۆژانە خەریکی ماسیگرتن دەبن هەرچەندە کە کارەکان زۆر زەحمەت و داهاتێکیشی زۆر کەمی هەیە بۆیان بەڵام ئامادەنین دەستبەرداری کارەکەیان بن ئەوان ڕۆژانە لەگەڵ دابەزین و بەرزبوونەوەی ئاستی چەمی سیروان و هەروەها لە کەڵکوەرگرتن لەو چاڵاوانەی کە کارگەکانی چەم و لم لەو ناوچەیە دروستی دەکەن تۆڕی ماسی دادنێن و ماسی دەگرن هەم دەتوانن داهاتێکی باش پێدا بکەن بۆی کە بتوانن بژێوی خێزانەکانیانی پێدابین بکەن. جبار بايك عيرو وانشي باوري جبار بايك عيرو وانشي باوري جانا ودلك عيب باوانمي دايما غمي باوري نبوا ودلك عيب نوعيرو ئەمە پێشتر ئاو نەبوو ئەمە سیروان وەختی خۆی دەوری هەشتاگان سیروان ئالێراوە بوویسە مەحمەد غەساڵێت یادانریاوە منتیقا ئەمانە گەشتی بۆ بەگووەم ماسیەکی تیا کۆ بۆ تۆ ئەمەش ڕۆژانە ڕاوی ئەەکەین بەیانیان تقریبان دەوی سعات هەشتووە و ناوە تێن تر تا دوانزە و ناوە لەیرێن جاری وایە ئەسران تێن تۆ ڕەخەین دەوی سعات سێ و چوار تاکو دەوری مەغریب و ئەو ناوە ئەمێنێنەوە لێرە تۆڕەکان داخین بۆ بەیانی سعات چوار و پێنج و ناوە تێن هەڵیانەگرین تا تقریبا تا هەشت و ئەو ناوە ماسیەکانی لیەکەین و ئەیوێنەوە بۆ ماڵ و ئیتر ماسیەکان مشتریمان جارجار هەیە لە سلێمانیەوە جەماعەتی هەیە تێ لێمانەکردن و خەڵکی ئەم خوارە لەم دەور و پشتی خۆمانە جارجار هەر سەرفەیە باشە لە خۆبەزیایە خراو نییە و ئیمساڵ هەرچەنەکە دەریدی دڵینی وە باخانی بێبرن وەی مساڵ گوڵینی وە باخانی بیبرن وەی مساڵن گۆڵنێ من گوڵم ناریدی بیدەی لە سەورو نەمزانی بە شوي وبرادة وروح عمير مفريوانا مفريوانا خواجلي نالي ويروبر حوتاونا عجلي نالي ويروبر حوتاونا خواس يجار باوما نيخر ما نيداوا ياشتان ميليا تميان وكذنا داوا يمر روزانه لدواني وروتين بو امشمات تور خيلم قومانا اترى عينينو بو عينينو حتى عصر الروني بو مال بيانيه تقريبا لساعه 6 بو سري اگر ماسي بي ايوانيو مشتري مال سليماني وبوتي هاتي بولاي اواي بولاي مال بو غندي باني خان اتلي بيانا فروشي ماسي ورده كيلو ب 1000 ماسي تا ماسي هي ماسي شيء كيلو 1500 وهي و 2000 زراعه عاديه 5000 من عشانك ما إمسال قويني هرچنك ما دردي دليني ويا باخان بيابرن وي مسال قويني ويا باخان بيابرن وي مسال قولني ويا من قلوا ناردي بدايلة سورو نمزاني بشوي وبرادة وروح عمير مفريوانا مفريوانا خواجلي نالي ويروبر حوتاونا عجلي نالي ويروبر حوتاونا لە ماوەی ڕابردوو دابینەر و بیستەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەربن.